سەرەتا بەرخودان و تێکۆشانی ئەو ژنانە سڵاو دەکەم کە ئێستا لە چیاکان بەرخودان دەکەن دژی سیستەمی دەوڵەتگەرایی و دژی سیستەمی داگیرکاری و دژی سیستەمی پیاوسالاری لێرەوە بەرخودانەکانیان سڵاو دەکەم و دەستخۆشی تێکۆشانەکانیان دەکەم. دەکرێت چەمکی تونند و تیژی بەگشتی بەرفراوانەوە بە چەند شێواز و شێوەیەک دەکرێت بەرامبەر بە ژنان، بەڵام هەرە سەرەکی و هەرە دیار لە بەتایبەت لە دەبەرەکەمان ئەوەیە کە ژنان زۆر خاوەنی بیر و ڕای خۆیان نین و زیاترین ینی زۆر بەڕادەیەکی زۆر نا، بەڵام بەگشتی پشت بە ڕای پیاوان دەبەستن. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژنان یەک بەڕێخستووی نینە و هەروەها ژنان نەتوانراوە وا لێ بکرێن کە بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و بتوانن کە خاوەنی بیر و ڕای خۆیان بن. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژنان لە چوارچێوەی تونند و تیژیدا بەو شێوەیەدا بمێنەوە و خۆیان بێدەنگ بکەن، بەڵام خۆشبەختانە لەو ساڵانەی دواییدا ژنی هۆشیار و ژنی ڕۆشنبیر دەرکەوتووە کە دەیانەوێت ژنان پێش بخەن و ژنان بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و ژنان بتوانن کە خاوەنی بیر و ڕای خۆیان بن و ئەو ژنانە بەتایبەتی ئەو ژنانن کە لە دەوری فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ کۆبوونەتەوە و بە دروشمی ژن ژیان ئازادی ئەو ژنانە ژنانی پێشەنگێن و ژنانی تێکۆشەرێن و ئەو ژنانە دەتوانن کە پێشەنگایەتی ژنان بکەن بۆ ئەوەی ژنان بەڕێخستن بکەن بۆی بتوانن ژنان زیاتر بچنە پێشەوە و زیاتر خاوەنی خۆیان بن. تونند و تیژی دەکرێت بەگشتی تونند و تیژی لە چەند ڕوویەکەوە بەرامبەر بە ژنان دەکرێت. تاک بەرامبەر ژن تونند و تیژی دەکات و خێزان کۆمەلگا و دەوڵەت، تاک کە تونند و تیژی دەکات بەرامبەر ژن لەوانەیە جاری وایە بە قسەیەک یان بە تانەیەک کە لەیدا ئەوەش تونند و تیژیە، یان خێزان جاری وایە خێزان نایەڵێ کچەکەی بخوێنێت یان لە ماڵێ بچێتە دەرێ، ئەوەش تونند و تیژیە. تونند و تیژی دەوڵەت بەرامبەر بە ژن ئەوەیە کە لە کۆماری ئیسلامی ئێران کە ژنان دەستێدارە دەدا ئەوەش تونند و تیژیە بەرامبەر بە ژنان، و هەروەها لە باکووری کوردستان بەداخەوە کە قەیوم لە جێی شارەوانیە ژنەکان دادەنرێت و حەق و حقوقیان بن پێ دەکرێت، ئەوەش تونند و تیژیە. بۆیە ئێمەی ژن پێویستە و گرنگە زۆر کە هزر و هۆشمەندی ئازادیمان هەبێ. بەگشتی لە کوردستاندا ڕێکخراو زۆرە و دەیانەوێت کاریش بکەن، بەڵام لە هەندێکیاندا سستاییەک هەیە و لە هەندێکیاندا جۆرێک ترس و دڵەڕاوکەیان دروست کردووە لە ناو ژناندا، بۆیە ناتوانن زۆر بەرەو پێشەوە بچن. پێویستە ڕێکخراوەکان ینی سیستەمێکی بنگەیی بۆ خۆیان دروست بکەن و لەسەر ئەو سیستەمە بڕۆن بۆ ئەوەی ژنان لە دەوریان کۆ ببنەوە و ژنان بەڕێخستن بکەن. و چەندە ژن پێویستە ڕۆشنبیر بێ، ئەوەندەش پیا و پێویستە ڕۆشنبیر بێ بەرامبەر بە تونند و تیژی و حەق و حقوقی ژن. ئەگەر هزر و هۆشمەندی ئازادی بوونی نەبێت لە ژناندا، ئەوە ژنان دەکەونە هەڵەوە و سیستەمی سەرمایەداری زەفەریان پێدەبات و دەبنە کاڵایەک بەدەست سیستەمی سەرمایەداری و هەروەها عەقڵیەتی پیاسالاری. بۆیە ئێمە وەکو ژنان پێویستە لە دەوری فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆدا کۆ ببینەوە و خۆمان بەڕێخستن بکەین بە دروشمی ژن ژیان ئازادی، چونکە دروشمی ژن ژیان ئازادی دروشمێکە کە ژن پاراستنی ژنە و هەروەها ناهێڵێکە ژن ببێتە کاڵایەک و دەیەوێ ژن ببێتە پێشەنگ بۆ کۆمەلگا و کۆمەلگا بەڕێوە ببات. لەبەرەوەی ژن دەتوانێت کاریگەر بێ لەسەر کۆمەلگا و دەتوانێت کاریگەری بکە لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان
بۆیە زیاتر ژن دەکەوێتە ناو ئەوەی کە تونند و تیژی بەرامبەر بکرێت. لەبەر ئەوە پێویستە ئێمە خۆمان ڕۆشنبیر بکەین و خۆمان لەسەر پێی خۆمان بوەستین و بتوانین پێشەنگایەتی کۆمەلگایەک بکەین کە ببێتە نمونەیەک بۆ هەموو دنیا. ئێستا ژنان لە ئەفغانستان بەداخەوە زۆر تونند و تیژیان بەرامبەر دەکرێت، خوێندن، چوونە دەرەوە، هەموو شتێکیان لە قەدەغەیە. ئەوەش بە ناوی دینەوەیە بەداخەوە، یعنی ئەوانە لە جەوهەری دین تێناگەن. ئێماگە لە جەوهەری دین تێبگەین و بزانین جەوهەری دین هەرگیز تونند و تیژی بەرامبەر ژنی تێدا نیە. بەڵام بەداخەوە هەندێک کەس بە ناوی دینەوە تونند و تیژی دەکات، یان بە ناوی کولتورەوە، یان بە ناوی عورف و عادەتەوە، ئەوانە هەمووی هەڵەن. بەڵام ئەوەی دەکەوێتە سەر ئێمە پێویستە ئێمەی ژن ئازایانە و ئازادانە تێبکۆشین و هەروەها فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ بکەینە پێشەنگ بۆ خۆمان و بە خۆمانی پێڕەخستن بکەین بۆی کۆمەلگای پێبەڕێوە ببین. بەڵکو ژنان بەردەوام چەوساینەوە 8,000 ساڵە ژن ئەچەوسێتەوە تونند و تیژی بەرامبەر ئەکرێت و ڕێکخراوەکان بێدەنگن، ڕێکخراوەکانی ژنان و حیزبی دەسەڵات بێدەنگە لە ئاستی ئەو تونند و تیژەی بەرامبەر ژنان ئەکرێت. ژنی هەر چوار پارچەی کوردستان لە بەرامبەر پیاوان ئەچەوسێن و ئەکرێن بە کۆیلا، ئەکوژرێن، ئەسووتێنرێن، تونند و تیژیان بەرامبەر ئەکرێت. ڕێکخراوەکان کەمتر خەمن لە ئاستی ئەوەی تونند و تیژی کەم بکەنەوە بە ویست و ئارەزووی پیاو ڕێکخراوەیە. بەڵام خواستی پیاوی جێبەجێکردە بۆ ژن ناڵەم هیچیانە کردیانە، بەڵام تا حەدێکی کەم وەک بۆ کەڵەیەک وانە لە ڕێکخراوەکان پیاو هەڵیانە سوبەی ژنان ئەچەوسێنەوە بەردەوام ساڵانە هەزاران کچ ئەسووتێنرێن و ئەکوژرێن و کەسیش هیچ دەنگێک ناکە، ئەنجامێکی نییە. بۆی حیزبی دەسەڵاتداریش نایوێ ژن پێ بگات و ژن لە بەرامبەر سەرهەڵدانی ژن ئەترسێن، ئەیانوێ بێدەنجیان بکەن، بیان کەن بە کۆیلا، هەر شتێک ئەوان بڵێن ئەوان بڵێن بەڵێ. لە ئەنجامی ئەوە ژنان دەبی خۆیان پێش بخان، ئەویش بە هەوڵ و تێکۆشی و سیمینار و کۆڕ و کۆبوونەوەکان ژنان خۆیان بەرەو پێشوە ببەن بۆەوەی لە بەرامبەر تونند و تیژی بوەستە. هەر ژنێکیش ئازادی خواز بێەوە لەلایەن دەسەڵات و لەلایەن نیت و پیاوانەوە تیرۆر ئەکرێت، وەکو ئەو ژنانەی پاریز و ئەو سێ هاوڕێیان، وەکو ئەو ژنانەی بڵێنا دیهان، زەلال، ئەو شەهیدانە سەری ڕێزان بۆ دەئەمێنین، ژنی تێکۆشەر و خەباتکارن، وەک ئەو ژنانەی لەسەر حەقی خۆیان و یعنی وەڵامیان پێیە تیرۆر ئەکرێن، چکە نانەوێت دەسەڵاتداری پیا و پیاوسالاری و ئەو دەسەڵاتدارێ بە ناوی ئەو دوو حیزبی سەرەکیە ژن گەشە بکە، چکە لە ئاستی خۆیان هەم ئەوەش ئیسلامی سیاسی و کاری ئەوێ ژن بچەوسێتەوە، ژنی بەسەر بێ گەورە بە کچکە بکرێ، بدرێ بە 9 ساڵی بەشوو بدرێ، یعنی هیچ قسەکی پێ نەبی بەرامبەر هیچ کەسێک وەڵامی نەبی، پێیان خۆشە ژن کۆی لەبی بەرامبەروان و بۆی ئەوان بۆ خۆیان بەویستی خۆیان هەڵیان سوڕێنن. ژنان دەبی تێکۆش و کۆڕ و کۆبوونەوە بکەن، خۆیان شیاد بکەنەوە، بەوەش بەو فەرسەفەی ڕێبەر ئاپۆ بۆیە ژن دەبی خۆی بەرەو پێشوە بە جێی دڵخۆشیشە ژنان لە ڕۆژهەڵات لە دوای ژینە ئەمینی بەرەو پێشچوونە شۆڕش ئەکەن، شۆڕشێک بە ناو ژنشیان ئازادی بەڕێوە ئەچێت. لە دەڤەری ڕاپەڕنی ژنان پێشەنگایەتی ئەو ژنانە ئەکەن، ژنان دەبی خوان و شارکەنەوە بەوەی لە
هەم لە کۆیلایەتی کە سەڵاتدار و کۆیلایەتی پیا و خۆیان دەرباس بکەن ئەوەش بەوەی نایانی هەر بڵێ خۆیان بەرەو پێش بن بە خوێندن خۆیان بەرەو پێش بن لەسەر پێ خۆیان ڕاوستن خاوەن ئابووری خۆیان بن خۆیان بڕیار لەسەر هەموو شتێکی خۆیان بدەن خۆیان خاوەن ئیرادەی خۆیان بن خاوەن دەسمایی خۆیان بن پارەی یعنی تایبەت بە خۆیان هەبی بۆی هەر ژنێک خاوەنی ئیرادەی خۆی نەبی خاوەن ئابووری خۆی نەبی ئەکرێت بە کۆیلە لەلایەن پیاوانەوە بۆی دەبی ژنان هەموو یەک ڕیز و یەک دەنگ بن بۆی هێزی پیاو سالاری تێک بشتینن ئەوەش بە هەوڵی هەموو ژنێکی ئازاد و ئەو ژنانەی لە ماڵن هەوڵ بدەن بۆ خۆیان ئازاد بکەن خۆیان خاوەنی بڕیاری خۆیان